هەر سەبارەت بە حاڵەتەکانی خۆکوشتن لە ماوەی 72 کاتژمێردا 7 حاڵەتی خۆکوشتن لە عێراق بۆ کەم ژمارەیە زۆرە. بۆ مەبەستا میوانداری بەڕێز محەممەد جومعە چالاکوانی مەدەنیمان کردووە لە بەغدادەوە لەگەڵمانە. کاک محەممەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. لە ماوەی 72 کاتژمێردا 7 حاڵەتی خۆکوشتن هەبووە کە ئەم ژمارەیە زۆرە. هۆکارەکانی زیادبوونی خۆکوشتن لە عێراق چییە؟ بالطبع هذه أرقام خطيرة جدا. والله بدني أيوة أما الجماري زور مترسي دارن كما لما حفتة دوكا جمير دا حوت حالتي خوكشتن ببينين أما اشتكي زور مترسي دار بيوصل له كاركان كلنا وهر صندوق كاركان هم تسشنو زورن بەڵام پێویستە لە هەمان کات بە دوای چارە سەرەکانیشدا بگەڕێن. هۆکارەکان جیاوازن لە قەیرانی ئابووریەوە بێگرە تا تونند و تیژی خێزانی و دەیان بابەتی دیکە، بەڵام چارە سەرەکان پێویستە بە شێوازێک بن کە چارەسەری دەرونی لە خۆ یان بگرن. ئەوەی کە خۆی دەکوژێت وە کۆتایی بە ژیانی خۆی دەێنێت کێشەی با بڵێن خەمۆکی و فشاری دەرونی هەیە. ئەمە بڕیارێک نییە بەڕاستی کەسێک لە دۆخێکی ساغڵەمی عەقلیدا بێت. بڕیاری کۆتایی هێنان بە ژیانی خۆت بڕیارێک نییە مرۆڤێکی ئاسایی بێت. پێویستە بزانین کە نەخۆشی دەرونی نەخۆشیێکی ئاساییە وەکو نەخۆشەکانی دیکە، بەڵام کێشەی ئێمە ئەمەیە کە دان بەم نەخۆشیانەدان نانێنەوە. پێویستە بە دوای چارەسەردا بگەڕن. پێویستمان بە ناوەندی دەرونیە هێڵی گەرممان هەبێت، پەیوەندیان پێوە بکرێت، پێویستە میدیاکان و ناوەندەکان بڵێن هەوڵی چارەسەرکردنیان قەیرانەکان ماندووبوونی دەرونی خەڵک نییە بەدەست ئەو هەموو قەیرانی کە ڕۆژانە بەرۆکی ئەگرێ لە عێراقا. بە دڵنیاییەوە وایە ئەو قەیرانە کەڵەکە بووانەی کە ئێستا لە عێراقن لە نەبوونی کارەباوەوە چا گەرمی کەشوهەوا و گەرمای هاوین هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەر دەرونی مرۆڤ. نەبوونی کار، بێکاری، تەواوی ئەم شتانە کاریگەریان هەیە. ئەمانە هەمویان هۆکارن دەبنە هۆی زۆربوونی شاری دەرونی و قەیرانی دەرونی. زیادبوونی خەمۆکی، ئەو خەمۆکیەی کە هەیە نەخۆشیەکی دەرونیە شتێکی ئاساییە دەبێت ئێمە لەوە تێبگەین. ئەم نەخۆشیە ئەگەر گەیشتە حاڵەتێکی دیاریکرا و ڕەنگە کەسەکە بەهۆی کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت هۆکارەکەی هەرچی بێت دوزار بەهۆی قەیرانی دەرونیەوەیە. ئێمە پێویستە بە دوای چارەسەر بۆ ئەم قەیرانە دەرونیانەدا بگەڕێن کەواتە قەیرانەکانی وڵات پێویستە چارەسەر بکرن بۆی قەیرانی دەرونی کەم بێتەوە. جگە لەوەش نەبوونی ناوەندی دەرونی کە پزیشکی دەرونی و دەرونناس و توێژەر و هێڵی گەرم ئەمانە زۆر گرنگن، بەڵام ئێمە ئەمانەمان نییە مامەڵەکردن لەگەڵ قەیران دەرونی کاری پۆلیس و پارێزانە کوژن. ئەوانن کە تەمەنیە لە نێوان 15 بۆ 35 ساڵیدایە، ینی ئایندەی وڵات لەسەر گەنج نەخشە کێشتێ، ینی نەخشی ئایندەی وڵات لەسەر گەنجەکانیەتی، ینی ئەم تەمەنە 15 بۆ 35 گەنجن، ینی ئەمە مەترسی لەسەر داهاتووی عێراق دروست ناکات. بەدڵنیاییەوە کاریگەری دروست دەکات. ئێمە ئەگەر بێت و باسی ئەو حاڵەتە بکەین کە لە ماوەی ئەو 72 کاتژمێرە ڕوویداوە و بشڵێن هەمویان گەنجن، ئەمە ڕاستی زۆر مەترسیدارە. وڵات پشت بە گەنج دەبەستێتنەوەکانی داهاتوو ئەمانن، ئەم کەسانن تەمەنیان لە 15 ساڵ با بڵێن بەرەو سەرەوەیە. کێ بەیانی پێشڕەوی وڵات دەکات؟ ئەمانن. چی ئەگەر ئەمانە قەیرانی دەرونیان هەبێت؟ کەواتە پێویستە تێبگەین ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە و ئەو کێشەیە کە ئێستا ئێمە هەمانە لە داهاتوودا ئەنجامەکانی دەبینین و زۆر لەوەی ئێستا مەترسیدارتر دەبێت. بۆ ئێمە بەڕاستی پێویستە بە دوای چارەسەرەکاندا بگەڕین. دەسەڵاتەکان دەبێت بە دوای چارەسەر بۆ ئەم بارودۆخە بدۆزنەوە، بۆ ئەم ژمارە مەترسیدارانە بدۆزنەوە. دەبێت دەسەڵاتەکان هەوڵیان بۆ ئەمە بێت کە چارەسەرێکی واقعی و ڕاستەقینە بدۆزنەوە، نەوەک تەنیا باسی ژمارەکان بکەن. دەبێت چارەسەریش لە پای ژمارەکان دابنن، چارەسەرێکی واقعی بێت. بەڕێز محەممەد جومعە چالاکوانی مەدەنی لە بەغدادەوە لەگەڵ مابووی کاک محەممەد سوپاس بۆ ئەمەدەبوونی بەڕێستان بەخێر بێت.